شەرمەزاریە بۆ گەلێ ژێردەستەی بێگانە بێ، مردنە سەرشۆڕیە بۆی زیندوو لە مەیتخانە بێ. دین و خاکم خۆشەوێ، دین بۆ منە و منیش بۆ خاک. بەدبەختە گیان سەختە کەسێ بۆ گەل قەسابخانە بێ. کوردا وریابە حکوم ماشکێنە لە باخی ئاشتی کوشتار مەڕێنە، چون تۆوی کوشتار سەرخۆشت دەکە، ئەفلیج و گێڕۆ بێزە دەکە. گەر تۆ ئەجێنی ئاشتی بڕێوێنە، بە تیری ئاشتی دوژمن بفڕێنە، چون تۆوی ئاشتی مایە شادیە، مایە سەربەرزی و سەرفرازیە، مایە سەربەرزی و سەرفرازیە. کووردا داچڵەکێ لەم بێوەشیە، لەم تەقاتەقە و لەم براکۆژیە. خۆت گەورەکە نەک بە بێگانە، بێگانە هەرێ وەک مار بێمەکانە. تا خێر و نەفعێ بە شارەدادا، هەزاران مادەی ژەهری تێکە. ڕۆژێک لای منە و ڕۆژێک لای تۆیە، هەنگوینی دەستی بۆمان دۆژمنە، هەنگوینی دەستی بۆمان دۆژمنە. کووردا وریابە لە دین و خاکت، هەرگیز نافرۆشی ناموسی پاکت. کووردا تەماشای ئەم کردارانە، لەم کورداراشە و لەم تاوانانە، لەم کورداراشە و لەم تاوانانە. نەمێنە تخوا خەڵکینە سەیری خاتاکەن، خۆتان مەحکەمەی نەفسی خۆتان کەن. کووردا چەندایکی سیاپۆشدی، چەند خوێنی گاشی شەیداندی، چەند مەیتی کرمین سەرکێواندی، چەند هەتی و بار و لێ قەوماودی، چەند مل برا و قاچ قرتاودی، چەند ناڵە و شینی ناوچاڵاندی. چەند دایکی شەید بێپۆشاکدی، چەند کورپەی مرد و بێخۆراکدی، چەند لاشە وێسکی نەناسراودی، چەند کوفنی سوور و چەند قەبراندی. 5,000 شەهید هەڵەبجەت نەدی، ڕۆژی مەحشەر و قیامەت نەدی، چەند ڕاوەڕاوی کوردستاندی، چەند سەرما و سۆڵەی چادراندی.
چەند بێ سۆراخ و بێ مەکاندی چەند کەسی برسی و بێ باواندی چەند شار و لادەی کاولکاردی چەند کێ و دەشت و بیاباندی کوردە داچڵەکێ لەم بێهۆشیە لەم تەقاتاق و لەم راکۆژیە سەربارزی کوردان هوشەیاشتیە خۆخۆری مایەی نائینسانیە کوردە کورد مەبە بۆ کوردستانت تۆ بەیتاواوکە لە گشتاوانت گەر هوشەیاشتی بنخەنە سنتان ئەچێتە ئاسمان وشەی کوردستان ئەچێتە ئاسمان وشەی کوردستان